400 کیلۆمەتر لە ڕۆژئاوای مۆسکۆ زیاتر لە 100,000 سەربازی رووسیا لە نزیک سنووری ئۆکرانیا بڵاوی پێکراوە و ئۆکرانیا و ڕۆژئاواش دەترسن لە داگیرکاریەکی تری مۆسکۆ. رووسیا بانگەشەی ئەوە ئەکات کە بڵاو پێکردنی هێزەکانی لە دژی فراوانبوونی ناتۆیە و ناوچەکە دەپارێزێ. لە بەرامبەردا و لە دژی ئەو بارگرژیە وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕۆژی سێشەمە لە مۆسکۆ چاوی بە سێرجە لاڤرۆڤ هاوتا رووسیەکەی کەوت و وتی ئەڵمانیا بەرگری لە بەها بنەڕەتیەکانی ئەوروپا دەکات. ئێمە هیچ بژاردێکی ترمان نییە بەڵکو بۆ بەرگریکردن لەو یاسا باوانە تەنانە دەگەر ئەمە بەمانایی تێچوونی نرخێکی ئابووری بەرزیش بێ. لەم مانگەدا مۆسکۆ لە وتوێژێکدا لەگەڵ ئەمریکا داوای کرد ناتۆ هێزەکانی لە ڕۆژهەڵاتی ئەوروپا بکشێنێتەوە و بەڵێن بدات کە هەرگیز دان بە ئۆکرانیادا نەنێت وەک ئەندامێک. ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەو داواکاریانەیان ڕەت کردەوە و هاوکات رووسیاش ڕەتی کردەوە سەربازەکانی لەو سنوورە بکشێنێتەوە. ڕوونمان کردەوە کە ناتوانین هیچ داواکاریەک سەبارەت بەکردەوەی هێزە چەکدارەکانمان لەسەر خاکەکەمان قبول بکەین. گفتوگۆکان لە نێوان ئەڵمانیا و رووسیا لە نێوان هەفتەیەکی دیکەی دیبلۆماسیدا چرترە بێتەوە. وەزیری دەرەوەی ئەمریکاش ئەنتۆنیۆ بلینکن سەردانی کیڤ و بەرلین نەکات چونکە ڕۆژئاوا ئامانجی ئەوەیە کە بەرەیەکی یەکگرتوو بخاتە ڕوو. لەو بارەیەوە ڕۆژی سێشەمە سکرتێری گشتی ناتۆ لەگەڵ ڕاوێژکاری ئەڵمانیا گفتوگۆی کرد و هەڵوێستی هاوپەیمانیشی دووپات کردەوە. مەترسی ململانەکە ڕاستە هاوپەیمانانی ناتۆ داوا لە رووسیا دەکەن کە هێزەکان بکشێنەوە و هەر دەستدرێژێکیش بکات بە نرخێکی قورس لەسەر مۆسکۆ دەوەستێتەوە. ئەڵمانیا دەڵێت لە سووربوونی مۆسکۆ لە هەڵوێستەکەی ڕەنگە هەڵپەساردنی نۆرد ستریم 2 بگرێتەوە. ئەو بۆریە تەواوکراوەی هاوردەکردنی گازی رووسیا بۆ ئەڵمانیا. مۆسکۆ پەرۆشە بۆ گازەکە و بۆ پارەکەش بۆ ئەوەی دەست بکات بە هەناردەکردنی. ئەوەی هەندێک جار لەبیر دەکرێت ئەوەیە کە دۆخی ئێستا ئەگەر بەباشی یاری پێ بکرێت هەندێک کاریگەری و سنگ دروست دەکاتەوە بۆ ئەوروپا. لە نێو ئەم بارودۆخە ئاڵۆزا بەریتانیاش ئەم هەفتەیە دەستی کرد بە گەیاندنی چەکی دژە زلیپۆشی سووک بۆ ئۆکرانیا. ویلایەتە یەکگرتووەکانیش پێشتر چەکی دژە تانکی بۆ کیڤ ناردەبوو. ئاماژەی بۆش کردووە ئەگەر رووسیا هێرشەکانی بە ئەنجام بگەێنێ کە رەستەی قورسی سەربازی تریش دەداتە کیڤ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ریدگوێل لە لەندەنەوە.